أي مسلمانان صبرتان هبه لسر چی صبرمان هبه لسر طاعتی خوا برام والله طاعتی خوا كصبرت نبه نايكي نوێژی بەیانی هەڵسە بۆ نوێژوەرە لە کاتی هاتوویتەوە ئێوارەیە و نانت خواردو و ئیسراحەت کردو و پاڵت داوەتەوە دەتەوێت تۆزی ئیسراحەت کەی لەگەڵ ماڵ و مناڵت الله ئەکبەر الله ئەکبەر یەڵڵا هەڵسە خۆت کۆکەوە بڕۆ نوێژ ئەوە سەبری دەوێت مانجی ڕەمەزان دێ لە چلەی هاویندا بە ڕۆژوو بیت سەبری دەوێت حەجە پارەیەکت کۆ کردوتەوە دەی بڕۆ حەجکە بۆی ئەو ئەڕکەی ڕوکنەی ئیسلامیش بەجێ بگەێنیت کەواتە طاعەتی خوا سەبری دەوێت دوورکەوتنەوەش لە حەرام سەبری دەوێت دوورکەوتنەوە لە حەرام سەبری دەوێت ماڵێکی زۆرت کەوتۆتە بەردەست بەڵام هی تۆ نییە بەڵام دەتوانی بیخۆیت کەسیش هەستی پێ نەکا ئایا لە خوا دەترسیت سەبر دەگریت دان بە نەفسی خۆتدا بگری ئەو حرامە نەخۆیت گەنجیت و زینا و فاحیشە زۆر ئاسانە بۆت دەتوانیت دان بە خۆتدا نەگریت و سەبرت هەبێ وەنەهە النەفس عن الهەوا تووشی نەبیت ئەوە دوو سێهەمیان ئەو ئەزیەت و ناڕەحەتیەی کە دەیبینی و دەیبیستی لنا حەزان و دژمنانی ئیسلام و سنەت بەخوا ئەوەش سەبری دەوێت بۆی خوای گەورە دەفەرمێ فەصبر على ما يقولون ئەی محەممەد سەبر بگرە لەسەر ئەوەی کە دەیڵێن پێت نەیفەرموو فەصبر على ما يفعلون فەرمووی فەصبر على ما يقولون چونکە قسە زۆر تەئسیری سلبی هەیە چیان بە پێغەمبەر چی مابوو بە پێغەمبەر نەیڵێن عەلەیهی سەڵاتو وەسەلام ساحرە دەیانوت شاعرە دەیانوت کەذابە دەیانوت مەجنونە شێتە دەیانوت زەعامەتی دەوێ دەیانوت تەفرەقی خستە نێوان عەرەب و ئاژاوە جێڕە تا هاتە سەر ئەوەی لە ناو موسڵماناندا کەسانێک وتیان ژنەکەی زینای کردووە عایشە زینای کردووە سبحان الله قورسە ئەم قسانە هەمووی زۆر قورس و ناڕەحەتە بۆی خوای گەورە دەفەرمێ فەصبر على ما يقولون صبر بقرأ أي محمد لسر أويك ديلين وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل غروبها ومن آناء الليل فسبح وأطراف النهار لعلك ترضى كواتبو أوي كتو أو هجم الشرساء ظالم استمكارية لسرت سوق بيت وخوالد رازي بيو تۆ بگەیتە مەرتەبەیە کە ڕازی بی بەو پاداشتەی خوا ئەو پێویستە لەسەرت سەبرت هەبێ لەسەر ئەوەی کە پێت دەڵێن سەبرت نەبێت چیەکەی دەبێت خۆت ئینتیحارکەی یا دەبێت بچیتە سەر ڕەوشتی ئەوانەی بەرامبەرت چۆن جنێو دەڵێت تۆش جنێویان پێ بڵێ چۆن بوهتانت بۆ دەکات تۆش بوهتانی بۆ بکەی نا فەصبر على ما يقولون بەڵام ئەوەی کە یارمەتیت دەدا سەبر بگری چییە وسبح بحمد ربك سبحان الله کردن نوێژ کردن تەسبیح لێرە بەمانەی سەڵاتیش دێ نوێژ کردن التیزام بە طاعەتی خوا سبحان الله و ذکری خوا کردن وا دەکات سەبر و ئارامەت هەیە بەرامبەر ئەو قسانەی کە دەکرێت و هەروەها چیتر وا لە ئینسان دەکات سەبری هەبێ ولا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم زهرة الحياة الدنيا لنفتنهم فيه ورزق ربك خير وأبقى چاو لدنيا نبي چاو لو بلو بوست وزعامتي دنيا نبي مال وساماني دنيا نبي كداو ما نتكسانك امتحاني عندك بي رزق ربك خير وأبقى رزقي خواك باشتر كواتا يچيك لأسباب كاني سركوتنت بسرنا حزان دا ئەوێتۆ چاود لە پلە و پۆست و منسەب و پارەی دنیای دەستی خەڵک نییە سەرکەوتوو دەبی ئینشاءالله بەڵام کە بە دوای منسەبدا ڕاتکرد دەبێت زەلیل بیت دەبێت تەنازول کەیت بە دوای پارەدا ڕاتکرد دەبێت زەلیل بی و تەنازول کەیت ئەو کاتە فەشەل دێنی کۆمەڵی ئیرشادات بۆ ئەوەی سەبرمان هەبێت یا ئەیها الذین ئامنوا اصبروا سەبر بگرن ئەی ئیمانداران لەسەر چەند شتوتمان سێ یەکەم الصبر على الطاعة دووەم عن المعصية سيمشي على الأذى لسر أو أزيتنا راحتي كتوش الدين
جاء أذية وناراحتيك قدري خوايا بسرد مصائب به يا أذيتك لطرف خلقه توشد به صبرتها به